داواکارم لە خەڵکە بەڕێزەکەی شاری کەرکووکی خۆشەویست ئەوەی لە شاری سلێمانی دانیشتووە بچێتەوە بۆ دەنگان دەنگ بن بەم لیستی 142 دیارە دەنگی کورد زیاکا لەوێ هەم باشترە بۆ خۆمان هەم دەنگێکی مەسیریە دووبارە داوا لە خەڵکی کەرکووکەکەم ئەم دەنگانی خۆیان بە پیرۆنەدەن بچن دەنگ بدەن بارەکەم من بۆ کەرکووک بارەکەم ئەچمە خەزمە شارەکەم شاری کوردستانەکەم هیوادارم ئەو شارە جوانە لە دەستنن چکە پایتەختی کوردستانە بەڕاستی دەنگ بن بە هەوا پەیمانی ئەم لیستە جوانە لەبەر ئەوەی هەتایەکی کە دروست دەبێت یعنی زۆری پێچە بەڕاستی هیوادارم لە کەرکووکیە بەڕێزەکان دەنگ بن بە هاوپەیمان. سڵاو لە کەرکووچەکان سڵاو لە هەموو ئەو خۆشەویستانەی کە لە ئەسڵا کەرکووشین و لە شارەکانی کوردستان نیشتەجێن داواکارم لێیان لەم ڕۆژە مەسیریە بتوانن دەنگ بن بە بەو لیستەی کە زۆرترین خزمەتی کردووە لە شاری کەرکووک دەنگ بن بەو لیستەی کە ڕۆژانێک خەمخۆری شاری کەرکووک وە زۆرترین شەهیدی لە شاری کەرکووک داوە بۆیە من ڕووی دەم ئەەکەمە هەموو ئەو خۆشەویستانی کە لە کەرکووکیش هاواداری ئێمەمانانن و ڕۆژە لە ڕۆژان گویان لە بەرهەمەکانی ئێمە گرتووە ئەو هەستەنەتەوایەتیە بیان جوڵێنێ کە بەڕاستی کەرکووک شاری کوردانە و هەوڵ بین زۆرترین دەنگ بۆ کوردەکان لەوێ کۆبکرێتەوە و لانی کەم پارێزگاری ئەو شارە لە خەڵکی کوردی خۆتان بێەوە خەڵکی کەرکووک بێ بۆیە بم بۆنەوە من ئەڵێم زەوی ئێستاش لە ڕوود هایڵدێ بەداوای سوور لە ڕووخای ئاسماوانی پیری پێشکوت کە سۆمایی لە چاو باوکان بڕاوە بەرۆکی پیرە داوایکاندا دڕاوە وەتەن قەوم و کەس و کار وەتەن هۆی ژین و ژیوار وەتەن ئامێز و دڵدار وەتەن بۆ دەمرم ئەوەمزار من لە مێژە خەڵکی شاری کەرکووک و شاری کەرکووکم خۆشویستووە بۆیە پێیانەڵم با کەرکووک ئاشکەینەوە لەگە کوردان پێتانڵم خەڵکی کەرکووک دەنگ بن بە لێستە جوانەکە 142 دڵنیا بن هەر ئەوە فریادڕەس و هەر ئەوە کەرکووکتان لەگەڵ ئاش دەکاتەوە بۆیە پێتانەڵم چونکە من لە خۆمەوە قسەیە ناکەم ئەو کەسەی کە دڵی بە کەرکووکە سووتێ دەریای خوێنیشی بۆ ڕشتووە لەبەرەوە پێویستە بە هەموو کوردەکان هەموو خەڵخانی شاری کەرکووک دەنگ بە لەستە 142 و من سۆزدارین زۆر هەبوو بەرامبەر بە شاری کەرکووک و کەرکووکی کوردان کەرکووکی قودسی کوردستان بۆیە ساڵی 91 لە ڕۆمەزنەکە لە بارگایەکی هونەرمەندانی کوردستان شعیرەکەم دانا و خۆشبەختانە تۆماریشم کرد بەسەر کەرکووکە و من لێرە پێشکەشەکەم بە هەموو هەواداران و بە هەموو خەڵکی شاری کەرکووک بۆی دڵی کەرکووک ئاشکەینەوە تکاتان لێکم قودسی کوردستان لەبیر نەکەن بەڵێم کەرکووک کەرکووک شاری قارەمان کەرکووک کەرکووک قودسی کوردستان کەرکووک کەرکووک شاری قارەمان کەرکووک کەرکووک قودسی کوردستان بابە گوڕگوڕ وتی بەگوڕ دوژمن ئەسوو تێنم بەگر بابە گوڕگوڕ وتی بەگوڕ دوژمن ئەسوو تێنم بەگر فاشی ئەسوو تێنم بەگر باو گڕمان هەر بەردەوام بێ بە 142 ڕزگاری ئەەکەین و ئاگەر لە دژمنانی بەردەین وەکەرکێشی نیشتمانی داوا لە هاوڵێتانی کەرکووکەکەم لە گشت شارەکانی کوردستان واتە شاری سلێمانی شاری هەولێر ڕۆژی 12 بێنە سەر سنووقی دەنگدان بۆ ئەوەی وجدانی خۆمان ئاسوود دەکەین و دەنگ بدەین بە کوردبوونی کەرکووک هیوادارم هەمومان لە 12 ئامادە بینە سەر سندوقی دەنگدان بۆ ئەوەی مافی ڕەوای گەلەکەمان لە کەرکووک و یاخود ئەو لایەنەی زیاتر خزمەتی بە کەرکووک کردووە دەنگی بدەینێ ڕێز و سڵاو خۆشەویستیم هەیە بۆتان و چاوی هەچی کەرکووشیە ماجەکەم داواتان لێ یەکەم لەم هەڵبژاردنە کە هەڵبژاردنێکی مەسیریە بە تایبەتی ئەو
کەرکوشانەی کە لە دەروی شاری کەرکووکن بگەڕێنەوە لەم دەنگانە زۆر دەنگانێکی مەسیریە داواتان لێ یەکەم شتن بەشداری بکەن بۆ لیستی هاوپەیمانی لیستی ژمارە 142 چاوتان ماجەکەم ڕێز و سڵاوم هەیە بۆتان.